بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ ئەم کاتتان شا هیوادارین لە هەر شوێنان ساف و سڵامەت بن. ئەبوبەکری شەریفزادەم لە بەرنامەیەکی ترا لە خدمەتتانام و لە تەریقی تەلەیفۆنەوە داوەتمان کردووە لە هومایونی گودازگەر ئەندامی هەیئەتی ئیجرایی کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتی لە تەریقی تەلەیفۆنەوە. هومایونی گودازگەرەکە دەنگی منە بیسی خۆشاتی بۆ بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاستانەکەم. سڵام هەیە بۆ ئێوە و بینەرانی خۆشەویستان. زۆر مەمنون بۆ تۆ شماری گودازگەر. هەروەکو بۆ خۆت ئاگاداری چەندین مەورد و مشەخەسەن لەگەڵ تۆ سەبارەت بە جەریانهای مەذهەبی و ئرتجاعی و دواکەوتوو بە تایبەت داعش قسە و باسمان کردووە، بەڵام ئەهەمیەت و گرنگی ئەم مەسەلە لەوایە کە واقعان ئەگەر لە هەر لە سبەینەوە جامعە و کولی خەڵک بەرابەر بەم پەدیدە ضد ئینسانیانە واکسینە نەکرێ، فاجعەیەکی ئینسانی غەیری قابلی کۆنتڕۆڵ ڕووەدا بەهۆی ئەم مەسەلە و بازەمە ڕۆمانەوێ سەبارەت بە مەسەلەی داعش و جەریانایی ئرتجاعی و ضد ئینسانی و هاوکاری ئەوانش کە تازەگی لەم بەرنامەی ئەو ڕۆژە باسەکەن لەگەڵ سەلەفیەکان ئەمانەوێت لە سەبارەت بە مەسەلە بدوێن. ئەوەڵین پرسیارەمەوەیە کە هەروەکو کورد باسم کرد، خەبەرایەکی تازە دەگات لەوەی کە ئیطلاعیە وشتیوە منتەشر بووە لە ئێران لە رابطە لەگەڵ هاوکاری و نزیکایەتی زیاتری داعش و سەلەفیەکان. ئەگەر لەم بارەوە ئیطلاعاتێکی تازەتەدا بۆ تەلەڤیزیۆنی پەرتۆ و بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەوزیعاتێکی زیاتر فەرمووی. بەڵێ خراپ یە جارێکی تر ئیشارە بەوە بکەمەوە کە هەروەها لەوانەیە بینەرانی خۆشەویست ئاگادار بن. دوای گرتنی شنگال و جنایەتێکی ضدی ئینسانی و داعش خولقاندی لە ئێران و بەتایبەت لە کوردستانی ئێران، جەریانی سەلەفی و دارودەسەیان کە هەرچەند ئەندەک و کەم و زۆر بێ ئەهمیەت بوون خۆیان نیشاندا لە بەعضە شوێنێک و مقدارێ بە قەوڵی عەوام ئەڵێ ڕۆحیەیان گرت. بەڵام هەر لەو سەردەما هەروەها بازم کە ئاگادارن هەموو ئەفکاری عمومی خەڵک بەهاتنە مەیدان و بەتایبەت کۆمەکردن و بەرەوپیری ئاوارەکانی شنگال و یارمەتی و هەروەها تەظاهرات و اعتراض لە بازێ لە شارەکان کوردستان جوابی دەندانشکێنیان بە ئەو هاتنەمەیانەی ئەو سادایەوە. بەڵام دوای ئەوە لە ئەم ماوەیە و دوای حملە و تەعەڕوزی جنایەتکارانی داعش بۆ سەر کوبانی و شماڵی سووریا دووبارە لە ماوەی ڕابردووە بازی ئیطلاعیە و دەستنویست لە شارەکانی کوردستان لە شوێنهایە بڵاو بووتەوە کە قسە لەوە ئەکات کە بەعضە ئامار و ئیطلاعاتی لە مورد ئەوە کە لە ئێرانە دائیسا لە کوردستانە بەتایبەت چەند نەفەر لە جوانان و کەسگەری دەست و پەیوەندی سەلەفیەکان لە ئەفغانستان لە پاکستان و هەروەها لە عێراق لە لای داعش دائیسا کوژراون و تیاچون و بە ئەم شێوە ئەیانەوەی یەکجاری تر ئەم ئامارە بەم ئامارە ترس و وحشت خەنە ناو مردمەوە. بێشگە لەمانە لە دەوروبەری ڕزایە لەلایەن یەک دوو نەفەر کۆنەپەرستەوە مەلای کۆنەپەرستەوە ارتباطهایە گیراوە لەگەڵ دارودەسە و پەیوەندی داعش لە مەرزی تورکیا کە هەروەها بازم لەوانەیە ئاگادار بن ماوەی لەوە پێش دەگیریەک لە بینی بەکریگیراوانی جمهوری ئیسلامی و جەماعەتێک چەند کەسێک لە چەکدارەکانی داعش لە ئەو منتەقە ڕوویدا کە دوای ئەوە بازم ئەو تەماسانە لە بین داعش و ئەم مرتجعانەی کوردستانی ئێرانە ئیطلاعیە و ئەخباری بڵاو بووتەوە. بێشگە لە ئەمانە دەرکەوتووە کە پەیوەندی لە بین سیستان و بەلوچستان حتا کوردستان مشخصەن شاری سەقس شوێنەوارێک بۆ ئەوە کە تروریست و بە تەوری کولی نیروهای ارتجاعی بێن و کۆمەککەن بە داعش و بڕۆن پێیانەوە پەیوەست بن. ئەم ارتباطانیچە لە ئەفکار عمومیە بە شێوەیەک بڵاو بووتەوە و ئیطلاعیە و ئەخباری ئەمانە لەلایەن تروریستەکانەوە بەلایەن خودی سەلەفیەکانەوە بڵاو بووتەوە. ئەمانە ئاخرین ئەخبارێکن کە بە ئێمە ئەڵێت کە بەرامبەر بە خەتەری سەناریۆی ڕەش لە ئێرانە و بەتایبەت بەرامبەر بە سەلەفیەکان جامعە و ئێمە نابێت بێخەم بین و ئەبێ حتمەن کارێ بەرامبەریان بکەین. بەڵێ زۆر مەمنون. لایەکی ترۆ ئیدعا کرێت و یا باسە کرێت کە خودی جمهوری ئیسلامی لە پەڕووباڵدان بەم جەریانانە مشەخەسەن لە ئێرانە سەلەفیەکان بەزاهر هەرچەند گوایە مخالف بەڵێ گوایە پەڕووباڵیان پێدا و تەقویەتیانەکە.
ئایا ئەم مەسەلە چەندێ دروستە و بۆچی ئەم کارەکە جمهوری ئیسلامی؟ تەواوی ئەو کەسانە کە هاونەسڵی ئێمەن یانی یەک دوو سێ نەسڵی ڕابردوو کە دوای انقلابیان لە بیرە جوان بە ئاشکرا ئەزانن کە جمهوری ئیسلامی دوای هاتنە سەرکاری لە مفتیزادەوە بگرە حتا باقی کۆنەپەرستانی تری هاورد کردیە هاوپەیمان و کردیە متحدی خۆی دەلیلەکەیشی زۆر ڕۆشن و ئاشکرا بوو بەرامبەر بە چەپ بەرامبەر بە اعترازی خەڵک بەرامبەر بە هەر نوع دژایەتیەک عليه جمهوری ئیسلامی ئەمانیە بەکارهێنا چەکی پێدان پوڵی پێدان قدرەتمەندی کردن و پڕووپاڵی پێدان ئەمە تاریخە کە حتا نووسراوە حتا مستند وجودی هەیە لە نەتیجە سەلەفی وەکو شاخەیەک لە ئەو ارتجاع مەذهبیە بەدەست سوپای پاسداران و جمهوری ئیسلامی پەروەردەکرا و بەردریای بەتایبەت لە کوردستانە گیانی مخالفینی جمهوری ئیسلامی و وەکو مەترسەکێک بۆ ئەوە کە جامعەی پێ بترسێنن هاتە مەیدان سوپای پاسداران لە دەورانی پێشترا سەلەفی چەکدار کرد سەلەفی سازماندا بەڵام ئیتر وەکو هەر پدیدەیەکی تر کە ئێمە لە ئەبعادی گەورەترا ئەبینین تماشای تاڵەبان و تماشای ئەلقاعدە و تماشای داعش کە هەروەها کە دەستپەروەردەی هێزە گەورەکان بوون و دوایی خۆیان گیریان کرد بەدەستیەوە لە بۆقدێکی چکۆلەترە سەلەفیش لە ئێرانە هەر هەمان تاریخ و هەر هەمان سەرنوشتی بوو دوای ئەوە کە کارکردیان نەما دوای ئەوە کە توانیان بەرامبەر بە خەڵک ئەو هەموو جەنایەتە بکەن و خزمەتکەن بە جمهوری ئیسلامی خۆشیان ئائیستا بوونەسە مانعێک کە خودی جمهوری ئیسلامی خەریکە لەگەڵیان مقابلە ئەکات و ئەو مەسرفەی وا پێشتر وەیە لە سەردەمی ئەوەڵا بۆیان بوویان فعلا نەماوە بەڵام ئەوە بۆ معنانیە کە هەمیشە وا ئەمێنێت و دووبارە جمهوری ئیسلامی و یا لە بۆعدێکی گەورەترا دەوڵەت‌های غەربی و هێزە گەورەکان بازم ڕوو ناکەنەوە ئەمانە و بە شێوەیەکی پەڕووپاڵ بڕاو و یا بە شێوەیەکە ڕانیان کەن دووبارە ئەمانە کەڵک لێ وەرناگرن بۆ ئەوە کە دژی هەر نوع جوڵانەوە و هەر نوع مبارزەیە مردن بیان خەنە کار. بەڵێ بە تۆزی بۆ تەوزیحانەی کە بەتایبەت لە شروعی قسەکانتا باس کرد کە لە بازێ شوێنی کوردستانی ئێران لە ڕەزایە لە سەقەس هەتا ئیشارەت کرد بە سیستان و بلوچستان کە ئەمانە تەلاشەکان سەرروجوێک ئاوەدان سەرروجوێک ئەلقێنن تەماسایەک ئەلایمایەک نیشانی داوە کە ئەمانە ئیتلایان منتەشر کردووە لەگەڵ داعش ومانە تەداعی بن و هاوکاری بکەن قسەکە وە سوالەکەی منەمەدا خەتەری واقعی ڕشتی ئەم جەریانی سەلەفیە لە ئێران و بەتایبەت لە کوردستان چەندێکە و ئایا لە چه دەرەجە لە نفوذ اجتماعی جیا لەوەی تێدادێ معدود کە باوەڕیانەوەیە وەک داعشن سەلەفینەوانە بەڵام نفوذ و پایگای اجتماعیان چەندێکە و ئەم خەتەرە چەندێ جدیە؟ بە نەزەری من بینی نفوذ و خەتەر ئەبێ تەفاوەتی قایل بێ جەریانی ارتجاعی سەلەفی لە ئێرانە پایگای اجتماعیان نییە بە تۆری کولی ارتجاع لە ئێرانە لەگەڵ جمهوری ئیسلامی مەرگی خۆی خەریکە بە چاو خۆی ئەبینێت لە ئێرانە ڕژیمێکی ڕەشی مەذهبی تاقی کراوەتەوە و مردم شەو ڕۆژ خەون بە لاچوون و بە سەرنگونیەوە ئەبینن لە نەتیجە لە ئێرانە دژایەتی عەلەی مەذهب و ارتجاعی مەذهبی شتێکی تاریخیە کە سێ و نیم دەهەیە کە مردم خەریکن بەرامبەری بەرەوڕوو بوون سەلەفیگەری هەر بەو جۆرە و حتا منزەویترە لە نێو جامعەی ئێران و بەتایبەت لە کوردستان وەختێ تماشاکەی هەر وەک من باسم کرد لە شوێنێک کە تێنە مەیدان بەرامبەریان بەدەیان قات مردم هەم بە یارمەتیکردنی ئاوارەکانی کوردستانی عێراق و سووریا و هەم بە هاتنە مەیدانیان بەرامبەریان ڕائەوەستن لە نەتیجە تا ئەوجێکە هەڵەگەڕێتەوە پایگای اجتماعی ئەمانە وەسە پایگای اجتماعی جمهوری ئیسلامی پایگای اجتماعی ئەمانە ارتجاع و دواکەوتوینە هاوی ئەو بەشە لە خەڵکە کە هێشتا دنیای متمەدنی ئیمڕۆژیان نەدیوە و خەریکن لە 1400 ساڵەوە پێشەوە خەریکی ژیانەکەن و لە بەنەزەری من پایگای اجتماعیان لەناو مردمان نییە لەنێو کۆمەڵگان نییە بەڵام سەرەتانێکن و عقدەیەکن کە ئەتوانن بۆ جامعە خەتەر بن ئەوەی کە باسی خەتەر ئەکرێت ئەویش ئەوەیە هێزی اجتماعی هێزی ڕەشوا ئەتوانی اجتماعی نەبێ بەڵام لە داهاتوە بێتە خەتەرێک کێ ئێزانی لە سووریا چتوا ڕێئەدا سەر ئەدا کێ ئێزانی لە ئێرانە چتوا ڕێئەدات و ڕژێمێکی حاکمی ڕەش ئاواتێتە سەرکار بۆچی ئەکرێ کەسێ بێژێ جمهوری ئیسلامی و یا ئیسلام لە ئێرانە لە زمانی شاپایگای اجتماعی بوو هەر بەو ئەو دلیلە ئەتوانی بۆ کوردستانی ئێران و بۆ سەلەفیش بێریتەوە ئەمانە وەختێک
کە قدرت بگرن و هێزە گەورەکان بە پێ منافە خۆیان بڕۆنە پشتیان و بەریان بەنە گیانی جامعە ئەتوانن خەتەر بن بۆ جامعە هەر بەو دەلیلەیە کە ئێمە ئێژین ئەبێ وریابین و ئەبێ بەرامبەریان بێسی. هەمانی گولازگەرەگەر تەوەجد کردبێ کە قەتعەن تەوەجد کردوە بە مەسەلا لە شروعی سەرهەڵدانی داعش زۆرتر هەر بە ناوی داعش و خلافەتی ئیسلامی و ئەمانە لە مێدیا و لە ناو خەڵکە و لە ئەفکاری عمومیە هەر ئەم ناوە ئەبرا. بەڵام ئێستاکە دقەتە کردبێ ماوەیەکی تقریبا زۆرە 3-4 هەفتەدا کولەن مێدیا و تەبلیغات و حتا پەیامە شەخسیەکان لەسەر فەیسبوک و ئەملاوەلا هەمیشە باز دەواکرێت چەتەکانی داعش ناوە بن. ئایا ئەم تەبلیغاتە ئەم پرۆپاگەندە عمومیە لە سەتحی مێدیای عمومیە پێوانیە نەوەیەک تەبراکردن یا لەژێر تێغی حەملەی خەڵکی پێشکەوتووە بیانەوێ ئیسلام و ئیسلامی سیاسی بەسات تەبراکان بڵێن ئەمە ئیسلام نییە واکە بەڵکێ مەجموعەیە چەتەن. نەزەرت لەم بابەتەوە چییە لە بابەت ئەم ناوگوزاریەوە؟ بەداخەوە ئەم کارە تەنیا ئەو کەسانە نایکەن وا لایەنگری داعش و ئیسلامی سیاسی تماشای پێشڕەوترین کشوەرەکان لە حاکمیەتەکەیان بکە شەو ڕۆژ خەریکن ئەڵێن ئەمە مسلمانیە ئیسلامیە قورئان وا ناڵێت بە دروغ لە سوورەتێکا داعش وە سەلەفیگەری و تەواوی ئەوانە وا خەریکن شمشێرە کێشن لە خەڵک عینی قورئان و مەسەبی ئیسلام خەریکن پیاداکەن. ئەمە وا ئێوەیەژن وایە و بەشێک لە میدیای ئەم کشوەرە غەربیانە متەئەسفانە کەوتە سەبەر و خەریکە بۆ تەبرایە ئەمانە ئەم ڕێگەیە گردووە سەبەر. بەڵام تا ئەوجێ کە بە منتەقە هەڵەگەڕێتەوە وەها نییە مردم ئەمانە باش ئەناسن ئەزانن کە ئیسلامی واقعی ئەمانە ئەگەر ئێوە هەر ئائیسا دەستنوێشتەکانی خومینی کتێبەکانی خومینی و بە تەوری کولی سەر خومینی بۆ بۆی بڕن خودی قورئان بێرن بیگرنە بەر و تماشایکەن و تەرجمەی بکەنەوە و ڕەش لەسەر سپی نووسراوەکە ئەو کارانە وا ئیسە داعش ئەیکا و ئەو جنایەتانە وا ئەمە ئێخڵخێنن عینی ئیسلام و عینی ئەو قەواعدەیە و لە قورئانە نووسراوە. ئەم تەلاشە بۆ تەبرەکردنی ئیسلام و بۆ تەبرەکردنی ارتجاع هەمیشە لەلایەن قودرەتگەری منتەقەوە و بەتایبەت قودرەتە گەورەکانەوە بووە. دلیلەکەیشی زۆر معلومە ئەوان احتیاجیان هەیە بە ئیسلام احتیاجیان هەیە بە ارتجاع بەرامبەر بە قوتبهای مخالفی خۆیان بەرامبەر بە اعتراضاتی مردم بەرامبەر بە ناڕزایەتی توودەییە کە ئیسە لە تەواوی دنیا بەرامبەر بە گیر و گرفت و بنبستی سەرمایەداری وجودی هەست ئەمان ئەم ارتجاع و ئەم غولە ڕەشیانە احتیاجە هەر لەبەر خاتر ئەوە تەرەفداری نابودیەکەی نین تەرەفداری ئەوە نین کە 100% لەگەڵی مبارزە بکرێت و تیا بچێت وەکو کۆس بێت لەبەر پای بەشەریەت لا ببرێ بەڵکە ئەیانەوێت بە شێوەیە دەم و قرتاو بە شێوەیە کە ڕام بکرێت هەمیشە لە بەردەستیانە بێ بۆەوە کە لە وەختی خۆیان بتوانن ئیسفادەی لێ بکەن. بەڵێ هەمانی گودازگەر وەکو پرسیاری ئاخرم و شتێکی سوالێکی مهم یا دەرخاستێکی مهمە باتەوەجێ بەوەی خۆشت ئیشارەت کرد کە جەریانی دواکەوتووی و ارتجاعی و مشەخەسەن لە کوردستانی ئێران کە مەوزوعی باسی ئێمە و سەلەفیەکان خۆشت باست کرد کە نفوزی کەمیانە بەغێری تێدادەکە ئەوە عینی بیر و باوەڕیانە و مۆتەقیدن بەو ئەعمالی زدی ئینسانیانە کە ڕۆژانە ئەنجامیەدەن. بۆ ئەمە کە جامعە بتوانین ئەم سناریۆ ئەم اتفاقە ڕەشە ئەم شتەکە کۆپیەکەی لە عێراق داشەوە زانین چ ڕۆژانە چ جەنایەت هەیەکەکە و لە ئێرانە کە سەلەفیەکانیش هەرچەند مەحدود بن بۆ ئەوەی پەرە نەسێنێ بۆ ئەوەی ئەم ڕۆژ ڕەشی و سەناریۆ ڕەشی و بەدبەختێ دووچاری ئەو جامعەش نەکەن. پەیامی تۆ و پەیامی حیزبی حکمەتیت بۆ خەڵکی کوردستانی ئێران و بە ئەم خەڵکی ئێران چییە بۆ ئەوەی نێڵن ئەم جەریانە ارتجاعیە لەو تێدادە مەحدودەی کە هەیەی نفوذ نەکا هیچ بەڵکێ پاشەکشەی زیاتریشیان پێ بکەن و لەوە زیاتر ڕسوایان کەن. تەزمین و پەیامی تۆ بۆ ئەمە چییە؟ لەوانەیە زۆر تکراری بێ بەڵام حتا ئەم خەتەرە لە سەری جامعە لانەچێ ئەبێت 1000 جارتر تکراری بکەینەوە و بکردەوە بڕۆینە پای. ئەویش ئەوەیە ئێستا لە ڕێگەی قانونیەوە لە ڕێگەی مەسالمەتەوە لە ڕێگەی نەسیحەتەوە ڕۆیشتن بۆ مقابڵەکردن لەگەڵ جەریانی سەلەفی ناتوانێت دەستاوەردی ئاوای بێ. ئەوان شمشێریان لە خەڵات کێشاوە و هاتوونە سەمەیان و خۆیان نیشانداوە ئەبێ بەرامبەریان عەمەڵەن ڕابوێسرێت. ئەوەڵەن هیچ تەوەهمێ نابێ بە جمهوری ئیسلامی ببێ لە نێو جامعە کە جمهوری ئیسلامی گوایە بەرامبەر بەمانە کارێ ئەکا. ئەوە گەورەترین خەتایە کە
ئەبێ فعالانی ئەم عەرزەیە بە چاوڕۆشنی لەناو مردما باسی بکەن. دووەمەن کاری قانونی و ئەوە کە لە تەرەفی قانونەوە بڕێن ئەو کەسە سەلەفیەوە ئەو کەسە ارتباطی هەیە لەگەڵ داعش و ئەمانە ئەویشە ناتوانێت سەمەری ئاوایە بێ. ئەوەی کە هەیە محکەمکردنەوەی مەحەلی کار و ژیانی خەڵکە و تەمێکردنی ئەو کەسانە وان ناسراون بەوە کە خەریکن سەلەفیگەری و بە تەوری کولی پێش دەرامەت بۆ ئەم سەناریۆی ڕەشە لە ئێران و لە کوردستانە خەریکن سازمان ئەدەن. ئەمانە شناختە شدن لە دێهات لە شار. بۆ نمونە ئەو کەسەی کە ئەو مەلا مرتەجعەی کە لە دەوروبەری ڕزایە خەریکە ارتباطەگرێت لەگەڵ داعش لە تەریقی تورکیەوە ئەبێ لایەن ئەفرادی مبارز ئەبێ لایەن ئەو کەسانەوە سازمان دراون یا خۆیان سازمان داوە بۆ ئەوەکە بەرامبەر بەم سەناریۆ ڕەشە بگرن ئەبێ تهدید بکرێت حتا تەنبیه بکرێت و تەنیا بەمانە ئەکرێتەوە بەر ئەمانە بگری. دروسە لە ئەو ماوەی ڕابردووە کە ئەمانە هاتنەمەیان خەڵک بە یارمەتیدان و بە پێشواشوونەوەی ئەم ئاوارانە جوابێکی دەناشکەنیان داوە بەوانە. بەڵام ئەمە ئەسڵەن کافی نییە. کەسێک کە دەستی بردەسە چەک و خەریکە ماڵ و زندگی و مەدەنیەتی جامعە خەریکە تهدیدەکە بەرامبەری ئەشێ هەر بە مشت بێسی. ئەگەر وەهانەکەی ئەو کار خۆی کردووە ئەو تەسمیم خۆی گرتە لە نەتیجە جارێکی تر من تکراریەکەمەوە جوانان فعالینی دڵسۆزی ناو مردم ئازادی خواهان و بەرابەری تەڵەبان وا دڵیانە سووتێتەوە بۆ جامعە بۆ نەسڵەکانی داهاتوو بۆ مناڵەکانیان بۆ مناڵەکانیان ئەبێ سووریە ببینن شنگال و کوبانی ببینن ئەبێ عێراق ببینن هەموو شوێنە ببینن و تا ئەو جێکە بۆیان ئەگرێ عەمەڵەن لە دەستەکانی مەحەلاتە لە شوێنی کارە لە شوێنی ژیانە لە هەموو شوێنەکە ئەبێ بەرامبەر بە ئەوە خۆیان ڕێک بخەن و بۆ شناساییکردن و سزادان و اختاردان بە ئەم کەسانەوە سەرکەوتن سەر جوڵە ئەبێ یەک لەحزەیش دەرەنگ نەکەن. بێژگەلامە ئەبێ تێبکۆشێ بۆ ئەوە کە اعترازاتی جەماوەری و هاتنمەیانی جەماوەری مردم لە شارەکان واش دەست پێ بکات. ئەگەر لە شارێک 100,000 کەس بێن بڵێن نە بە داعش نە بە سەلەفیگەری نە بە ارتجاعی داعش و سەلەفیگەری ئەمانە ئەتوانێت کارکردێکی زۆری بێ لە پاشەکشێکردن بەم ارتجاع ئیسلامیە. ئەمانە و زۆر شتی تر کە ڕەهبەران و فعالینی ئەم عەرزەیە لە مەحەلا باشتر دیارە لە ئێمە ئەیزانن جز و وەزایەتێکە کە ئەبێ هەر لە ئێستەوە بەدەستەوە بگیرێت و نابێ بکەوێتە دواوە وای پێ بێت کە ڕۆژێ بڵێن ئیتر دێرە لە وەختی خۆیان ئێمە کار خۆمانمان نەکرد. بەڵێ هەرچەند گوتم وەکو ئاخرین پرسیار بەڵام بەهۆی ئەهمیەتی ئەم مەسەلەوە حەز دەکەم سوالێکی تر بکەمەویش بەڵام دەقیقەیە تا 2 دقە فرسەتمان زیاتر نەماوە. تۆ کولەن بانگەواز و فەراخانەکەت بۆ خەڵک لە مقابل ئەمانە ڕاوەستن و بێ ئێغراقیش پیاوە توانێ بڵێ شاید 80-90% جامعە مخالفی ئەم ڕەشە کوژی و ئینسان کوژی و ئەو وەزیەتێک کە لە عێراق بەسەر خەڵکیاناوە لە ئێرانیشە قەتعەن مخالفن. بەڵام ممکنە هەرکەس لە حاسی خۆی پیوا بێ وەزیفەی ئەو نییە کەناردەستیەکەی ئەیکا. جیا لەوەی کامانە خۆیان بە دەوری یەکۆ بن پێوانیە ئەم جامعە احتیاجی بە هێزێکی مسلحە و ئەگەر احتیاجە ئالتەرناتیوی تۆ بۆ ئەوەی کە خەڵک لێسەوە خۆیان ڕێکخەن و مسلحکەن ئالتەرناتیوی تۆ بۆ ئەم جامعە و بۆ ئەم خەڵکە چییە؟ ئێمە وەکو حزبی حکومەتیت هەمیشە باسی گاردی ئازادیمان کردووە حتا بەر لە ئەویشە کە داعش بێتە مەیدان. پاراستنی ئەمنیەتی جامعە کوچە و کۆڵان و خانەوادە و زندگی ژن و پیا و مناڵ و گەور و بچووک. ئەمە شتێک بووە کە ئێمە هەمیشە باسمان کردووە. هەم مسلح بووە هەم غیر مسلح بووە بە پێی نیاز و شەرایەت. بەڵام ئێستا مەسەلەکە زۆر واوەترە لەوە زۆر وەسیعترە لەوە لەباری زەهنیەوە ئەوە کە خەڵک ئامادە بن و تەسمیم بگرن و ڕەهبەرانی مردم تەسمیم بگرن بەرامبەر بەمانە بێنە مەیدان. ئەمە دەرسەدێکی زۆر گەورە لە کارەکەیە. دوای ئەوەیە کە مەسەلەی مسلحبوونی فەوری و مقاومەتی فەوری مسلحانە و جوابدانەوەی مسلحانە بە ئەمانە ئەمرێکی زۆر حیاتی و ئشتناب ناپەزیرە کە ئەگەر بەم ئەبزارە نەوێت لە وەختی خۆیان ناتوانانی پاشەکشێ پێ بکەیت. تماشاکە ئێستا مەسەڵەن بۆ نمونە تۆ لە شوێنی وەکو کوبانی ناتوانانی بە خەڵک بڵێ ئەسلحەکە و هەڵمەگرە جارێ بڕۆ تەوزیع بدە بۆ مردم بە سیشکە بیتێرە ناو خیابان. لەوێ ئیتر اتفاقەکە قۆماوە و تۆ هیچ ڕێگەیەترت نییە هیچ انتخابێترت نییە بۆ ئەوە کە کەی بە تەفەنگا بە گەورە و بچوو هەروە کە ئەوان کردویانە بەرامبەر بە ئەم لافاوە کە خەریکە تاریخ و زندگی و هەموو شتێکیان خەریکە ئەبا دوێستی. ئیمڕۆ لە ئێرانە ئامادەگی خەڵک و ئامادەبوون بۆ ئەم شرایەتە شتێکی مهمە. بەڵام بەهێزی جەماوەر ئەشی هەر لە ئیسەوە بەمانە نیشان بدرێت کە لەگەڵ ملیۆنها خەڵکی ئازاد و وشیار و متەنەفر لە ئێرتجاعی ئیسلامی بەرەوڕوون و ئەمە ڕێگە زۆر ئامادەکا بۆ ئەوە کە لە ڕۆژی خۆیان بە چەکدار بن و بەهێزی جەماوەر بەرامبەر بە ئێرتجاعی ئیسلامی و هەر نۆع لەو ئەجملە سەلەفیگەری بگرن. ممنون بۆ تەوزیحەکان و بۆ بەشداری لە بەرنامەی تەلەڤیزیۆنی ئەوڕۆی پەرتۆ هەمایونی گودازگەر.
زۆر سپاستانە.